دەچینە گەرمیان لای پەیامنێرمان هاوار محەممەد هاوار سڵاوی خوا لێبێت زانیاریەکان لە کەلار و گەرمیان چین. کاک جەلال سڵاو لێ و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێت. دیارە لە گەرمیان سەرجەم ڕێکارەکانی خۆپاراستنی تەندروستی و ئەوانی کە وەزارەتی ناوخۆ دەریان کردو بە بەیانەکان وەکو خۆی جێبەجێ دەکرێت هەر لە داخستنی شوێنە گشتیەکان و دوکانارەکان وەکو داخستنی ساڵۆن و ئارێژیەکان و سەرتاشخانەکان و هەروەها دوێنێ لەلایەن قامیقامەتی قەزای کەلارەوە تێرمیناڵی ناوخۆیی کەلار داخرا کە هاتوچۆی مینی پاسەکانی تێدا بوو بۆ گواستنەوەی هاوڵاتیان لەو لە کاتژمێر 12 ئەم شەویشەوە لەلایەن چەند تیمێکەوە لەلایەن چەند تیمێکی هێز ئەمنیەکانەوە لە بازگەکان ڕێگری لە هاتوچۆی هاوڵاتیان دەکرێت بەرەو دەرەوەی قەزای کەلار. ئەوەی لێرە هەیە دوێنێ لە فڕۆکەیەکی قەتاری 20 کارمەندی کۆمپانیای گازپرۆمی ڕووسی کە لە کێڵگەی حەسیرە لێرە کار دەکەن کەسێکی هەڵگری ڤایرۆسەکە لەناو ئەو فڕۆکەیە بووە دوای ئەوەی کە ئەم 20 کەسە دەگەڕێنەوە بۆ کەلار لەلایەن بەشی تەندروستی کەمپەکەوە بڕیاری کەرەنتینەکردنیان دەدرێت بەوەی کە گومانیان لێ دەکرێت کە ئەوانیش توشبووی ڤایرۆسەکە یاخود هەڵگری ڤایرۆسەکە بن. لە ئێستادا لە کێڵگەی نەوتی حەسیرە ئەو 20 کەسە کە بەڕەگەز ڕوسین و لە کێڵگەکە کار دەکەن سەرجەمیان بەشێکی تایبەتیان بۆ کراوەوە لە کەمپەکە و کەرەنتینە کراون و 16 هاوڵاتی عێراقیش کە هەر کارمەندی ئەو کێڵگەیان بەهۆی بەرکەوتنیان لەگەڵ ئەو کەسانەوە گواستنەوەیان لە کەرەنتینەکانی گەرمیان و سلێمانی کەرەنتینە کراون. من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای کاک دکتۆر عەباس لێپرساوی کەرەنتینەی گەرمیان. کاک دکتۆر سڵاوت لێبێ ئەگەر پێمان بڵێ بارودۆخی ئەو هاوڵاتیانی کە لە ئێستا لەژێر کەرەنتینەکردندان چۆنە و تا ئێستا ژمارەیان چەندەکە لە کەرەنتینەی گەرمیان ماونەتەوە؟ بەخێر بێن بەسەر چاوە تاکو ئێستا حاڵەتی تەندروستی ئەمانەی کە لێرن لە گەرنتیەکەی گەرمیانن هیچ نیشانەیەکیان پێوە دیار نییە. تەندروستیان زۆر باشە. ئێمە ڕۆژانە وەکو تیمی تەندروستی 6 ساعت جارێ 4 ساعت جارێ حەڵک ئەگەر داوا بکەن تیمی تەندروستیمان چێتە ژوورەکان شەیەکێکیانەکە هەتاکو ئێستا وەزعیان زۆر باشە هیچ نیشانەیەکیان پێوە دیار نییە. بڕیار ئەم کە هاوڵاتانی کە لێرن تا چەندێتر بمێننەوە ئایا هیچ گومانێکیان لێکرێت کە هەڵگری ڤایرۆسەکە بن؟ تاکو ئێمە لە 22 مانگەوە ئەم گەرەنتینەمان کرێتەوە ئەوانەی خەڵکی هەنێمی کوردستانن لە ئێرانن ئایا بۆ خوێندن بێ بۆ گەشتیاری بێ کە لە مەرجی پێرۆسخان دێنە ئەم دیوە هەمووی بە ئۆتۆمبیلی تایبەت لە مەرزەکەەوە یەکسەر ڕەوانەی ئەم گەرنتێنەیە کرێن. تاکو ئێستا 300 کەس سەردانی کردوین نزیکەی 250 کەسمان ڕەوانەی ماڵۆ کردووە دوای مانەوەیان 14 ڕۆژ و پشکنین بۆیان بە شێوەیەکی ڕێکەبووە پشینەکانیان هەمووی نەگەتف بووە هەمووی پاک بووە ڕەوانەی ماڵۆ کراون. ئێستا تەنها نزیکەی 54 کەسمان ماوە لە گەرنتیەکەی ئەمرا. ئیمڕۆژ لەگەڵ تیمی تاقیگەی خۆمان لە نەخۆشخانەی گشتی کەلار سامپڵ لەمانەی وەردەگرین و پشکنینیان بۆ ئەکەین و نەگەتفیش دەرەچن ئینشاڵڵا چونکە تاکو ئێستا لە گەرنتیەکە هیچ حاڵەتێ نەبووە تەسەور ناکەین هیچ پۆستەتیفێکی تیابی ئەمانی ناو گەرنتیەکەی ئێمە دوای تەوابوونی 14 ڕۆژ لەگەڵ تەوابوونی پشکنینەکە ڕەوانەی ماڵەوە دەکرێت. دکتۆر عەباس لە پرسراوی کەرەنتینەی گەرمیان ئەوەی لێرە هەیە خۆشبەختانە لە گەرمیان هیچ حاڵەتێکی توشبوون یاخود هەڵگری ڤایرۆسەکە تۆمار نەکراوە و لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند حاڵەتێکی گوماناوی هەبوو کە ڕەوانەی تاقیگەکانی سلێمانی کرابوو بۆ پشکنین بەڵام لە گەرمیان تا ئێستا هیچ توشبوویەکی نییە لەلایەن تاقیگەی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا و کە لە نەخۆشخانەی گشتی کەلار دابین کراوە تا ئێستا پشکنین دەکرێت. بەڵێ کاک جەلال باز لە دروستکردنی نەخۆشخانەیەکی تایبەتەکرا لە گەرمیان ئەمە بەکوێ گەشتووە؟ لە ئێستادا ئیداری گەرمیان لە کۆبوونەوەدایە لەگەڵ ئەو کەسانی خاوەن سەرمایەوە کە سەرمایەدارەکانی گەرمیان وە کەسانی خێرخواز لە ئێستادا پێم وابێ لە کۆبوونەوە وا بڕیارە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بکرێت قسە لەسەر دروستکردنی نەخۆشخانەیە کراوە بەڵام دیار نییە چەند قەرەوێڵەیەوە شوێنەکەی دیاری نەکراوە تەنیا پێشنیارێکە وا بڕیارەکەمێک تر زانیاری لەو بارەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە ئاشکرا بکرێت. زۆر باشە سەبارەت بە پامەندبوونی هاوڵاتیان چونکە لە 12 ئەم شەوە کاتژمێر 12 ئەم شەوە ئیدی هاتوچۆی نێوان قەزا و ناحیەکانیش تەنانە داخراوە. ئایا هیچ ڕێکارەکان گیراونەتە بەر لەوەی کە لە ناو کەلار کەس نەچێتە دەرەوە کەسیش نێتە ناوەوە؟
وەکو ڕێکارەکان سەرجەم ڕێکارەکان لە کەلار و لە گەرمیان گیراوەتە بەر و وەکو پابەندبوونی هاوڵاتیانیش بەشێکی زۆر لە دوکانەکانیان داخستووە و هەردووچۆی ناو بازار کەم بۆتەوە بەڵام ئەوەی کە جێی نیگەرانیە لە جێی کەمکردنەوەی قەرەباڵخی نێو بازارەکان قەرەباڵخی سەیرانگاکان و شوێنەکانی دەرەوەی کەلار زیادی کردووە دوێنێکە ڕۆژی هەینی بوو ژمارەی زۆر لە هاوڵاتیانی گەرمیان بەبەستی گەشت و سەیران ڕویان لە سەیرانگانی دەرەوە کردبوو هەرچەندە لە ئێستادا هێزە ئەمنیەکان بە بەردەوامی بە سیارە و بە تیمی تایبەت ئەگەڕێن و ڕێگری لە قەرەباڵخی هاوڵاتیان دەکەن ڕێگری لە دانیشتنی هاوڵاتیان دەکەن بەشێکی زۆر لە دەشتایەکانی کەلارکالە ئەکەوێتە بەردەسوور و بەرلوتی پێدەڵێن لەوێ هاوڵاتیان بۆ مەستی گەشت و سەیران کۆ دەبنەوە بەڵام ئەوەی کە جێی نیگەرانی ئەو هاوڵاتیانان لە ئێستادا بەردەوام دەچن دەرەوە هەرچەندە لەلایەن لیژنە ئەمنیەکانی تەندروستیەوە و قایم قامەوە و ئیداری گەرمیانە داوایان لێ دەکرێت لە ماڵەکانیان بمێنەوە بەڵام ئەوەی کە نابینرێت ئەوەیە کەمێک پابەندبوونی کەمتر هەیە بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان هاوار محەممەد لە کەلارەوە لەگەڵمان بوو.